سڵاوتان لێبێ بەڕێزان. من ئێستا لە ڤیسیڤاڵی بەهارم بەشێکی زۆر لە کۆمپانیا ناوخۆی و دەرەکیەکان لێرە لە پێشانگایەکە بەرهەمەکانیان پیشانەدەن. من دەمەوێت بەشێک لەو کۆمپانیانە و لەو بەرهەمانی کە ئێستا لە پێشانگاکە دانراون قسەیان لەگەڵا بکەم زان بەرهەمەکانیان چین و چۆن هاوڵاتیان لە کوالێتەکەی دڵنیاکەنەوە و تا چەند نرخەکانیشیان لەگەڵ گیرفانی ئێستای هاوڵاتیانە گونجاوە بێت. لەگەڵمانە بن با من بەشێک لەما وەرگرم ئێوەش بینەری بەرهەم و کارەکانیان. بەرهەمەکانی ئێوە چین و چۆن هاوڵاتی دڵنیاکەنەوە لە کوالیتی بەرهەمەکان؟ بەرهەمەکانی ئێمە لە ئێستا برنج و دۆشاوە. دۆشاوەکەمان دۆشاوێکی ئێرانی زۆر باشە. خۆمان بە تایبەتی سەردانی کارگەکانی ئێرانەکەین کە لیان نەکڕین تا لە کوالێتەکەی زۆر دڵنیا نەبین نایهێنین بۆ ئێرە. بەرهەمەکەتان ناوی تەمان هودوودە دۆشا و برنجە. بەڵێ. سەردانی کارگەکانەکەن بۆ ئەوی بزان کوالیتی بەرهەمەکە چۆن دروستە. بەڵێ خۆمان لە ئێران سافی خۆمان هەیە کە پێشەوەی بکرێتە قوتۆ ئەنێرین لە کوالێتەکەی دڵنیابێ ئەنجا کەپسیەکەین و ئێستا بەرەومانگی ڕەمەزانە ڕۆین خۆتە زانی هاوڵاتی پێویستێکی زۆری بە خواردەمەنیە بێت. تا چەند ئەتوانن هاوکاری هاوڵاتیان بکەن لە نرخەکان بە جۆرێک بێت کە لەگەڵ ئەو وەزەی باریدارایی خەڵکا بگونجێت. ئێمە لەگەڵ قەیرانەکان ئاڕۆین. ئەوەنەی پێمان بکرێت لە ڕوبحی خۆمان کەمەکەینەوە لە قازانجی خۆمان کەمەکەینەوە نایخێنە سەر بەرهەمەکە. چونکە ئێستا موات زۆر گران بووە لە چاو 6 مانگ بۆ 7 مانگ پێش ئێستا. بەڵام ئەوەی کە لە دەسەڵاتی ئێمەبێ ئەوەیە کە خێرێکی زۆر کەمی بخێنە سەر تەنها چۆنەڵین مەسرف دەرکە. لەوە زیاتر ئێمە ناتوانین بخێنە سەری لەبەر هاوڵاتی خۆمان. بابەتەکەی ئێوە بەرهەمی ئێوە خواردەمەنیە. زۆر جار هاوڵاتی ترسی هەیە لەوەی کە بۆ نمونە بەرهەمەکە کاتەکەی بەسەر چوو بێ و بۆ نمونە زەرفێکی تازەی بەبراکرابێ. ئێوە چۆن دەتوان هاوڵاتی دڵنیا بکەنەوە کە بۆ ڕەمەزان و دوای ڕەمەزانیش ئەو بەرهەمانە بەرهەمی کوالیتی بەرزن و هیچ مەترسێکی نییە بۆ هاوڵات. ئێمە بیر لە حرام و حەڵاڵاکەینەوە. لەبەرەوە من شتێک کە خۆم نەیخۆم لە ماڵی خۆمان نەیخۆم نایەم بە هیچ کەسێک. بڵێن ستافێکی دیندار بەڕێوە بە الحەمدولیلە سپاس بەخوا. دۆشاوەکەش ئێمە بە شەرتێک ئەیفرۆشین بە هاوڵاتیەکانمان. دۆشاوەکان ئێستا ئەگەر تامی بکەی هەستەکەی دڵەکزەی پێگری. بەڵام ئێمە زۆر کات بە بڵێن کڕیارەکانمان ئەڵێن ئەگەر گەدەت عەزێتی پێگەشت بیگەڕێنەرەوە پارەکە دۆرگرەرەوە. خۆی کوالێتێکی باش لە کوالێتەکەی دڵنیای نێمە. ئەگەر ناچینە ژێرباری ئەو مەسوولیاتەوە مەسوولیاتە. ئێمە کۆمپانیای نەورەسین بۆ بەرهەمە خۆراکیەکان ئیتر چەندەها زۆر بەنهەمی خۆناکیمان هەیە. یعنی زیاتر ئەتوانم بڵێم ئێمە 250 ئایتمان هەیە. بەس ئەوەی کە لێرە عەرزمان کردووە تقریبا 60 بۆ 65 ئایتمان عەرز کردووە. زۆرینەی تا نەهێناوە هەر چەند نمونە. بەڵێ چەند نمونەیەکمان هێناوە بەس ئەوەی کە خەڵک زۆرتر بەکارهێنێ ئەوەی کە ئێستا نزیک ڕەمەزانین ئیتر هەموو بەرهەمەکان لە بەرهەمە وشکەکان لە برنج لە تەنانە پاکەرۆشمان هەیە هێناومانە بۆ خەڵک کە بتوانن بیکڕن. ئێستا ئەو بەرەو نزیکە بینەوە لە مانگی ڕەمەزان خەڵک ڕەنگە زیاتر پێویستی بە مەسەری خواردەمەنیە بێ لەو مانگەیە. ئەتوانن بە چ کوالێتەیەک خزمەتی هاوڵاتیان بکەن بە بەرهەمەکان؟ خۆی لە ڕاستیە بەرهەمەکانی نەورەس وەکو بڵێ ماوەیەکی زۆرە لە ناو خەڵکا هەیە. لە ڕووی کواڵەتیەوە نەک ئێمە ئەوە شایەتی خەڵکە کە کواڵتی نەورەس چەند ساڵە هەم نەگۆڕاوە و هەمێکەکە لە هەرە باشترین کواڵەتیەکان. ئێمە زۆر دڵنیاین لە کواڵتی بەرهەمەکانمان و خەڵکی شاید حاڵە بۆ ئەو شتە. ئەی لە ڕووی نرخەوە چۆنە؟ ئێستا خۆزانی ڕەنگە وەزەی دارایی خەڵک تا ڕادەیەک جێگیر نەبێت. توانی وتانە جۆرە نرخێک دابنێت کە بۆ هاوڵاتی بگونجاو بێت. تا ڕادەیەکی زۆر ڕەچاوی هەموو نرخەکانمان کردووە. هەرچەنە چەند بارودۆخێک هاتووە بەسەر هەموو دنیاە کە نرخی کۆمەڵی مەوادی بەرز کردوێتەوە. بەڵام ئێمە لەگەڵ ئەوەشە هەڵمان ناوە لەگەڵ ئەم بارودۆخەیە بگونجین و ڕەچاوی بارودۆخی دارایی هاوڵاتیان بکەین. وەکو ئایتمەکان کە باسی کرد
جێگیرن یاخود بە بەردەوامی ئایتمی با بڵێن تری بۆ زیادەکەن شتی نوێتری بۆ زیادە ئێمە قەت نەوەستاین لە ئایتمەکان وەکو پێم وتی بۆ یەگەشتێتەوەی کە 250 ئایتمانە بێ لەبەرەوەی مستەمر ئێمە هەوڵین بزانین بازار چی پێویستە خەڵک حەزی لە چیە بیهێنینە ناو خەڵکەوە کەسێک بۆ نمونە فکرێکی هەبێ ئەتوانێت لە ڕێگەیەوە داوای بکات و فکرەکەتان بەڵێ چەنەها جار ینی فکرەمان بۆی ئەمە نەک لە بەس لە کوردستان و لە سلێمانیا لە هەموو شارەکان و تەنان لە جنوبیش هەین ئیتر ئەگەڕین ریسێرچی مارکتینگەکەین بزانین حەزیان لە چییە ئەو بەرهەمە پێشکەشی هاوڵاتیانەکە بەرهەمەکانی ئەوە چین لە پێشانگە ئارسان کۆمپانیای چای سادەدین بەشداریمان کردەوە بەرهەمەکانمان چایە چەند جۆرێک چامان هەیە بە چەند بۆنی جیات چونکە هەر کەسە و تەبیعەتی جیاوازی هەیە چی جۆرێک چایەکە خواتەوە وەکوەزانین چاش چۆن بڵێ سەرەکیە لە ناو کووردە ڕۆژانە زۆر ئەخورێتەوە چەند جۆرێکمان هەیە توانی جۆرەکانم بۆ باسکەی هەندێک لە جۆری چایەکان ئێستا ئەم جۆری چامان هەیە بە بۆنی هێلا هەنێک کەسەیە خۆی لە ماڵەوە هێلی تێەکە ئەم جۆری ئێمە هەمانە پێویست ناکە خۆی هێلی تایە ئەم جۆرەمان هەیە بۆندارە هەنێک کەس هەیە حەزی لێ چاکی بۆنی هەبێت ئەمە ئێمە بۆندارە هەشمانە بێبوونە ئەم جۆرەشیان بێبوونە بەپی ڕەنگی چایەکە نردینە جیاوازە سەریشی نووسراوە ئەمە چای زەهەبیە کە هیچ بۆنێکی نییە و ئەمە چای معتەڕە و بۆندارە ئەم جۆرە چایشمان هەیە کە پێکاتەکەی لە 6 جۆری چای جیاواز پێکاتوە تێکەڵ کراوە چونکە هەندێک لە خێزانەکان چەند جۆرێک جای جیاوازەکڕن لە ماڵەوە تێکەڵی ئەکەن بۆیە تامێکیان بۆ دەرچێت ئەمە خۆی هەیە تێکەڵ کراوە 6 جۆر چامان تێکەڵ کردووە پێویست ناکە هیچ جۆرە چایەکی تری تێکەڵ بکەیت بەتەنیا تامی خۆی ئاەت لە ڕووی نرخەوە ئایا چۆن نەتوان هاوکاری هاوڵاتیان بکەم بە تایبەتی کە بەرەو مانگی ڕەمەزانە چین ڕەنگە هاوڵاتی زیاتر ئەمانە بەکاربێنێت نرخەکانتان نرخەکانمان زۆر باشە لە چامارگەکانی ترا بەپی کوالیتی چاکەشە وەکە زانین هەر جۆرە چاک و کوالیتێکی هەیە بێگومانە کوالیتی ئەمە زۆر بەرزە چای سادەدین لە ساڵ 1920ەوە هەیە واتە مێژۆکەی زۆر کۆنە و چایکی تازە نییە کوالیتیەکەی زۆر باشە و نرخەکانیشی زۆر باشن لە چاو کوالیتەکەیە کەمترین معنی پلانتان هەیە لە داهاتوە جۆری ئەم بەرهەمانە زیاتر بکەن ئایتمی تازە بێن ناویش ئیشەڵا بەنیازیم بەس چۆن بڵێ لە ئێستا هەموو جۆرێکمان هەیە ینی هەر تەبیعەتە و چی جۆرێکی ئەوێ ئێمە هەمانە هیچ کێشەیەکی نێلۆیە ئیشەڵا لە ڕووی نرخۆشتیشەوە هاوکارێکی زۆری مارکێتەکان ئەکرێ بۆ ئەوش بتوان بە نرخێکی کەمتر بیفرۆشن بە هاوڵاتیان لە ڕووی کوالیتیەوە زۆر جار هاوڵاتی خۆمان ترسی هەیە لەوەی کە ئەو بەرهەمانەی کە دەیکڕێ کوالیتەکەی وەکو پێویست نەبێ یاخود بەرگێکی تازەی بەبرا کرابێ و کاتی بەسەرچوونەکەی ئەکسپایر بوونەکەی تازە کرابێتەوە تا چەند دڵنیایە دەن بە هاوڵاتین لەسەر ئەمە کوالیتیەکانی زۆر بەرزە بەڕادێک دڵنیای ئەین بە مشتریەکانمان کە بە خام مارکێتەکانی شوتراوە هەر کەسێک چاکەی بە دڵنەوە و ئەتوانێت بیگەڕێتەوە ئێمە بەرهەمەکانمان زیاتر بە دەرەجەیەک بلنجە و پاقلیاتەکان لە نیسکونۆک و فاسۆلیا و چایە و شیعری و ماکەرۆنیمان هەیە بابەتی معلەباتیشمان هەیە و کەچە بوومان نووسە و لیمە و بابەتانەمان هەیە کاک حاجی لە ڕووی کوالیتیەوە تا چەند هاوڵاتی دڵنیاکەیتەوە لەوەی کوالیتی بەرهەمەکانی دۆلفینسی سوودمەندە بۆ هاوڵاتی وەکو کوالیتی ئەمە تقریبان 36 ساڵە لەم بارای شەکەن بەبێ دابڕان لەبەرەوە معلوماتی زۆر باشمان هەیە لەسەر کوالیتی لە چێ بکردن لەگەڵ چیاشکەن لە چ وڵاتێک بێنین لەبەرەوە کوالیتی گرنتی لەگەڵ ئێمە هەموو مادەکانمان گرنتی لەگەڵە کەیفیان دڵنیا بن لەوەی کە 100% هاوڵاتیان خۆیان تەجروبیان کردو لەگەڵەوە شایمە خۆمان لە هەموو سەروەستەکان نووسیمانە کەین بە مشتەکانمان جوملەکان یەکمان گرنتی لەگەڵا ئەگەر هەر کێشێکیانە بتوان بژێرنەوە هەموو کوالیتێک هەموو بەرهەمەکان مانگێک گرنتی لەگەڵ مانگە لەبەرەوە کە لای خۆیان خراپی نەکەن ئەمە زیاتریشە لەوە ینی خۆی گرنتی لەگەڵاتە بۆی دەرەکەوێت کە لەو مانگا بۆی دەرەکەوێت کە کوالیتی دەرەجێکە ینی زیاتری ژەمە دوومان و سەمان شێ مشکلەمان نییە ینی هەمووی بە زەمانە فرۆشین بە شەر تێفرۆشین چکێمە سومایەکە بۆ خۆمان ئەگەر شتێکمان خراپێ تەسی لەسەر سومە و ناوبانگی ئێمەکە چکێمە مارکەکەمان ناسرا و بابەتمان زۆرە من لەژێر ناوی دۆلفینسی و دیاری و دۆلفینە ئەو سێ مارکێ براندە مارکەی خۆمان حیزین بەنای خۆمانەوە لەبەرەوە ئێمە ئیشی زۆر باشمان بۆ کردو بە هەموو زەمان و گرنتێکی فرۆشی ماوڵەتێ حاجی ئێستا خۆتە زانی بەرهەمە بابڵێم بەرهەمە خواردەمەنیەکان زۆرن چۆن نتوان ڕکابەری بەرهەمەکانی دیکە بکەن کە دۆلفینسی بە کوالیتێکی باشتر خزمەتی هاوڵاتێ
ئێمە وەکو خۆمان کەمەی زۆرێنین مادەکە بە زۆریێنین و بە کەمترین قازانجەکەن بازارەوە لەگەڵ ئەو کاڵانی کە هەمانە گرانی ناکەین یان لەسەر ئەو سەرە بەردەوامە بینە تا خاکەشی گونجاو باڵە نرخی 100% گونجاو هەم کوالیتی باش هەم نرخی گونجاو ئێمە کەمەی زۆرێن لەبەرەوە محاولەکەین بەو شێوە دابینی خواردەمەنی باشکەین بۆ هەوڵاتێن. من ئەوەی کە معلومات کۆمپانەکەیەوە زۆر جاریشی خێرخوازیشتان کردووە بۆ مانگی ڕەمەزانیش پلانتان هەیەشی خێرخوازی بەڵە بەردەوام ساڵانە ئەمانە ساڵانەی مەخۆمان بەش خێرخوازیمانەیە و پاکەزیینی خێرخوازیمانەیە هەم بۆ خۆمان هەم بۆ ڕێکخراوەکانی کە وەکو سیدیۆک و بەخشین وەکو کۆمەڵێکی زۆر بۆ هەمویان یان ئێمە پاکەزیینیان بۆکەین لە خۆمانەوە. بزان بەرهەمەکانی ئێوە لەسەر ئەم پێشانگای عرسان کردووە چی بەرهەمەکەمان پێکاتوە لە سێ بەش ئێمە بابەتی پاکەرەوەیە لەگەڵ بابەتی سەفەری لەگەڵ بابەتی شوشەوات وەکو بابەتی سەفەریەکانمان ئێمە لە 100% گرنگی هەوڵاتیانەکەین کە مەوادەکانمان لە 100% مەوادی خاوێنە و هیچ زیانە بە تەندروستی ناگەێنێت وەکو بابەتی پاکەرەوەکان ئەوەی کە ئێمە زیاتر تەرکیزی لەسەرەکەینەوە کە مەوادەکان بە هیچ شێوەیەک زیان بە پێستی هەوڵاتیان نەگەێنێت. ئەمە پاکەرەوەکانە گەربی هەندێکیان بۆ باس کرد بۆ نمونە ئەمە شامپۆیە پرۆتینە مەڵتیڤیتامینە تاکە شامپۆیەکە لە عێراقا کە هەم پرۆتین بێت هەم مەڵتیڤیتامینش بێت بۆ نە شامپۆکان ئەم شامپۆیانەمان هەیە زایدە شۆرنەکان با بڵێن قاپ شۆرنەکان کرێمیان تایە هیچ زیانێ بە تەندروستی ناگەێنێت بگرێ پێسیش نەرمەکاتەوە توان ئەو گرنگتیە بدەن کە لە ڕووی تەندروستیەوە هیچ زیانێکی لاوەکی نییە بەڵێ گرنگی وڵاتیان کە هیچ زیانێکی نییە و بەرەمەکەش بەرهەمی ناوخۆیە لە ناوخۆی هەرێمی کوردستان دروست بەڵێ لە ناوخۆی هەرێمی کوردستان دروستەکرێت بەرەو مانگی ڕەمەزانە چین هاوڵاتیان معنی پێداویستەکانیان تا ڕادێک زیاتەکە چۆن نتوان لە ڕووی نرخەوە یارمەتی هاوڵاتیان ئێمە بەخێری مانگی ڕەمەزان هەر سیستەممان وایە کە هەتا بتوانین هاوکاری هاوڵاتیان کەین شایدیشمان هەیە لە بازاڕە کە بە عەدەلی دوان زەمانگەی ساڵ نرخمان لە خوار کۆمپانیەکانی ترەوەیە کەکانی عنی بە جۆرێکە هاوڵاتی بە ئاسانی توانین بەڵێ بێگومان بزان کوالیتی شتەکە ئێوە چۆن جیاکرێتەوە لەگەڵ ئەوانی دیکە ینی لە چی ئاتوانن ئەوەی خۆتان جیا بکەنەوە بڵێن ئەم کوالیتی باش کوالیتی هاوڵاتی جیاکاتەوە ئێمە تاوەکوارە بە خەڵک ئەم شتە لە شتی خەڵک باشتر هاوڵاتی بڕیارەکەکان باشترە بێگومان ئێمەش ئەم نەتیجەمان واتۆ لای هاوڵاتیانەوە کە شتەکانمان لەگەڵ بەرهەمی کۆمپانیەکانی ترا فەرقی هەیە و زۆر باشتریشە هاوڵاتی خۆی بێت یەکدانە تاقیب بکاتەوە بۆی کوالیتەکە بەڵێ بێگومان بوون لە پێشنگای ئەمە دوێنێ هاوڵاتی شتی بردو ئێستاتەوە بێ وەکو ناوەندی سانایمە کۆمەڵێشت کە پێداویستی حەج و عەمرەیە کە شتێکی زۆر تایبەتە و کەم کەسی بەکاری بڵێن کەم کەس لە معرەزەکە هەر نیشە بەشداریمان کردووە شتەکە هەندێک دەبینم ئەین بەس تایبەت نییە بەوانەی دەچن بۆ ئەمرە و حەج دێنەوە ینی بۆ نمونە ئێستا ئاوی زەمزەمە خەڵکە توانین دەست پێ بگات لای تۆ یان بۆ نمونە بەرەو مانگی ڕەمەزانە چین زۆرێک لەمانە کە پێداویستی پەرستش و عیبادەتکردن بە ئاسانی توانین دەست پێ بگات خۆی ئەگەر زۆر وربیتەوە دیار شتەکان شتەی ئاینین بە تایبەتی بۆ شتی ڕۆژانە و بابەتی ڕەمەزانیشی زۆر تایە ئاوی زەمزەم خوورمای عەجوە تەسبیح جلی نوێژ بۆ ئافرەتان و دیزداشمان هەیە شتی تریشمان زۆرە بابەتەکان تەزویح و ئەوان یەک نمونەیە لێ ئەمە بەڵێن نمونەیەکە و تەناویسمان لە عەرزەی بکەین بەڵام شوێنی تایبەتیمان بۆ وانە کە ئەیانوێ سەفەر بکەن یان ئەوانە سەردانمان بکەن لە بازار نزیک حاجی عارفی عەتار حەوزە وشکەکە ناوەندی سانا بۆ پێداویستی حەج و عەمرە لەوێ شتەکان بە زۆر چڕوپڕی بە فراوانی دانراون ئەوە بەرەو مانگی ڕەمەزانی پیرۆزە ڕۆین ڕەنگە هاوڵاتیانی تر وردە پێویستیان بەم شتانی ئێوە هەبێ نرخەکان تا چەند گونجاوە چۆن توانیتوانە هاوکاری هاوڵاتیان بکەم بۆی بە نرخێکی گونجاو و پێداویستی و شتەکانیان لایەوە دەست بکەن بەڵێ ئەوە ئەگەسان بەدەم بیڵێم ناکرێ بەڵام ئەوەی کە مەبەسێتی سەردانمان بکات لەوێ توانێت بەراورد بکات لەگەڵ بازار نرخەکانمە لەگەڵ بازار بەراورد بکات ئەو کاتە توانێت بڕیار بابزانە چۆنە بەڵام ئێمە چەند بکرێت لە مانگی ڕەمەزانە ئەو شتانە حتمما دەستکاری ئاسعارەکانەکەین و تایبەتیش ئێستا قەڵەم قورئان کە زۆر پێویستە خەڵک زۆر بەکارێنێ لەگەڵ قورئانە بە نرخی گونجاو هەوڵێن تۆزیع بکەین لە بازارە چونکە لە مانگی ڕەمەزانە تا ڕادێک نرخەکانی نەخوارەوە بۆی هاوڵاتی بە خۆی گەورە هەوڵەیە چونکە ئەو کاتشی تایبەتمانەبێ بۆ ڕەمەزان بە جوملەی زیاتر چون بەعام هەیە مەشتەکانیشمان هەر جوملەیە تر مەگەر کەسە خۆیەوە بێشتی تایبەتی و بە مفرەدیۆگنا بە جوملە تۆزیعەکەین
کۆمپانیای شاخی کێلک خاوەنی چەندین بریکارنامەی بەرهەمیە لە چەندین وڵاتێکی جیاوازدا ئیشمان پەخشی پاکەرەوە و خواردن و کۆزماتیکە بەڵێ ئەوانەیە لە ڕووی کوالێتی بەرهەمەکانتانەوە تا چەند هاوڵاتی دڵنیاکەنەوە لەوەی کوالێتەکەی شتێکی باش وڵا هەموو شتەکانمان ئێمە برەندە کوالەتیان زۆر باشە یعنی زۆر جار دەبینین ینی هاوڵاتی ترسی لەوە هەیە ئەو بەرهەمانی کە دەستیەکەوێت کوالەتەکە وەکو پێویست نەبێ یان بۆ نمونە هەندێک شوێنەیە هەندێک جۆر فێڵی تێەکەن ئێوە چۆن نەتوان هاوڵاتی لەوە دڵنیا بکەنەوە کە کوالێتی بەرهەمەکان شتێکە کە هەم خۆشتان بەکاری دێنن و هەر ئەو شتێشە کە دەیدەن باوڵات بەڵێ ئێمە شتەکانمان هەمووی برەندە هەمووی لە شوێنێلێکی وێت یعنی وەکو مەساڵ بڵێن یونیبیک شتێکەکە لە 57 وڵاتی جیهاندا بڵاو ئەکرێتەوە دەوڵەتیێت بەڵێ شتێکی نێودەوڵەتیە هێڤیوەن یەکەمین و زەبەخشی زیرەکە بەرهەمی وڵاتی ئەڵمانیایە وەکالەتەکەی لای ئێمەیە و لە چوارەمین فیستیڤاڵی بەهار لە پێشانگای نێودەوڵەتی سلێمانی بەشدارین بە عەرزێکی جوان تێستی بێ بەرامبەرمان هەیە حەزەکەین خەڵک تاقی بکاتەوە ئەوەی جیاوازە لەم وزەبەخشەیە گەنجان لە وڵاتی ئێمە ڕۆژانە وزەبەخشەکانە خۆنەوە ئەڵمانیا هاتووە بەرهەمێکی هێناوە ئەڵێ ئێوە کە هەرە خۆنەوە شتێکی تەندروست خۆنەوە لەبەرەوەی لە هێڤیوەنە شەکری سپی نییە مادەی کیمیایی و پارێزەر نییە مادەی ئەسپارتامی تیانیە کە زیانێکی زۆری نشی نەخۆشی شەکریان هەیە توان لەمە بخۆنەوە بەڵێ توانن بیخۆنەوە لەبەرەوەی لە 100 گرام 8 گرام قامیشی شەکریتیایە کە شەکری قاوەیە و سروشتیە ئەوەی زۆر گرنگە تەواوی پێکهاتەکەی جیاییە واتە ڤیگەنە شەهادەی ڤیگەنی هەیە ڕۆکخۆرەکان بە تایبەت چکە ڤیتامین B6 و B12کەشی هەر لە ڕۆکەوە وەرگیراوە و وزەیەکی زۆر باش تایاتێ خۆتەزانی ئەمە ڕۆژانە هەمومان ماندوین هیلاکین یەکێک لەسەر کۆمپیوتەر یەکێک بە دەوامەوە یەکێک بە کامێرە و تەسویر میدیاکاران بە تایبەت وەرشەوانان شاخەوانان زۆر پێویستیان بە وزەیە و ئەمە بری ژەمێکی بچووکی خواردنیش ئەگرێتەوە تۆ لە شوێنێکان مەجالت نییە نان بخۆی یەکدانە لەما خۆیتەوە کانزا و ڤیتامینێکی باشت پێبەخشێ پرسیارە کە ڕەنگە زۆربەی و کەسانی وزەبەخشیان خواردو ئەوان بە مێشکات بێ بۆچی وزەبەخشەکان وەکو تامی لە تامی بۆ نمونە کۆلا یاخود بیپسی یاخود ساردی لەم تەمانە ناچێت هەستەکەی تامێکی جیاوازتری ئەویش ئەگەڕێتەوە بۆ ڤیتامیناتەکانی ئەم ڤیتامین B6 و B12ەیە کە پێویستیەکی ڕۆژانەی جەستەیە ڤیتامینە و تامی پێ بەڵێ ئەو ڤیتامینە تامێکی تۆزێ جیاوازی هەیە زۆر ڕاستە بەڵام دوو جۆر ڤیتامینمان هەیە هەندێک کانزا و ڤیتامینمان هەیە تەنانەت کافاینەکان بە دەرمان هەیە بە تۆزێ ئەکرێتە ناو وزەبەخشەکانەوە بەس لە هێڤیوەنە تەواوی پێکهاتەکەی تەواوی ڤیتامین و کانزاکەی تەنانەت خودی کافاینەکە لە دەنکی قاوە وەرگیراوە واتە هیچ مادەیەکی کیمیایی و هیچ مادەیەکی ئەوەی تیانە زەرەری هەبێ بۆ جەستە سەرتا باس کرد ئەمە لە ئەڵمانیایش ڕێگە پێدراوە یعنی توانین بڵین ئەوەی کە لە ئەڵمانیا خەڵک بەکارێنی ئێستا لە کوردستانی دەتوانین لەمە بەکارێنین ئەمە پرسیارێکی زۆر جوانە ئەوەی جی دڵخۆشیە ئەڵمانێک لە ئەڵمانیا لە بەرلین لە میونشن هێڤیوە نەخواتەوە تۆ لە کوردستان لە گەرمای هاوینی کوردستانە لە گەرمیان هێڤیوە نەخۆیتەوە وەکو ئەو چونکە ئەمە ئەڵمانیا پەسەندی کردووە لیستێکمانەیە لە ئەڵمانیا پێوترێ ئەپۆتەی گواتە لیستی تەندروستی ئەڵمانیا سەحەی ئەڵمانیا شەهادی یاوەتێ کۆدی یاوەتێ واتە تۆ توانی چەک بکەی زۆربەمان خزم و کە سوکارمان هەیە لە ئەڵمانیا یاخود لە گۆگڵ سێرچێ بکەی هێڤیوەن لەناو لیستی تەندروستی ئەڵمانیا دۆزیتەوە بەرهەمەکانی ئەوە چین هەندێک باسی بەرهەمی کۆمپانیەکەی خۆتان بۆ ئەمەوە کۆمپانیای سەفرا زیاد لە 23 پرۆدەکتی عالەمیمان هەیە لە وڵاتانی ئەوروپی و تورکی و ئێران و عەرەبیشەوە بەرهەمەکانتان چی لە چی پێگەیە ئێمە وەک موادی وشکا برنجمان هەیە دۆشامان هەیە وەک موادی شیرەمەنی پەنیرمان هەیە ماسمان هەیە شیرمان هەیە دۆمان هەیە کە هەمووی کوالەتی دەرەجەیەکن هەموو ئایتمەکان لە وڵاتی خۆیانە یەکەمن بۆ ئایتمانەشی کە ئێمەیان هێنین ناو عێراقەوە بە کوردستان بە تایبەتی پێشەوەی بچێتە بازارەوەکو خێزانی خۆمان تاقیەکاتەوە لە کوالەتی دڵنیابین اینجا خێنێنەوە بازارەوە پێشەوەی بیدەن بە هاوڵاتیان خۆتان لە خێزانی خۆتان بەکارین بەتەشی لە ناو خانوادی خۆمانە هەمووی ئەخورێت و تاشێبین لە سایاسە کوالیتیەکەی ئەو کاتە لە بازارە تەوزیع ئاکرێت کاک جار ئێستا بابەتی خۆراکی
پێداویستی ڕۆژانەی هاوڵاتیانە و جۆرەکانیشی زۆر بۆ لە بازارە. ئێوە چۆن نتوانن هاوڵاتی دڵنیا بکەنەوە لەوەی کە بەرهەمەکانی سەفرە بە کوالێتێکی باش پێشکەشی هاوڵاتیەک. ئێمە سایاسە دڵنیایی ئەیم بە هەموو هاوڵاتیانی کوردستان کە لە کاتی کڕینی بەرهەمەکانی ئێمەیە ئەگەر لە کوالەتیک لەیان هەبوو ئەگەر لە تام کێشیان هەبوو ئێمە بە هەموو شەوێک ئامادەین بۆیان چیان بێ بۆیان بکەینەوە هەم قەرەبووشی بۆ بکەنەوە هەم ئەو بەرهەمەی بەرهەمەکەشی بەبەروی تاکیدین لەوەی کەم ماوەدەکانی خۆمان کوالەتی دەرەجەیەکن هەمویان لە وڵاتەکانی خۆیان نایەکە من و بە تایبەتی ئێستا برنج و دۆشاوەگی خۆشمان کە سایاسە فرێشە هیچ موادێکی خراپیتیانە هیچ موادێکی حولیتیانە دۆشاوەگە تەماتی سایاسە فرێشە برنجەکەمان هیچ دەرسەدێکی وردیتیانە سایاسە تەواوە. ژیاری ئێستا بەرەو مانگی ڕەمەزانە ڕۆی هاوڵاتی پێداویستەکانی زیاد دەکا و جۆرێک قەیرانێکیش هەیە لە هەرێمی کوردستانە هاوڵاتیان پێویستیان بە هاوکاریە چۆن لە ڕووی نرخەوە توانن بۆ مانگی ڕەمەزان و دوای ڕەمەزانیش هاوکاری هاوڵاتیان. ئێمە ئێستا وەک خۆ بزانی قەیرانێن ڕووی کردو لە کوردستان کە قەیرانێکی زۆر گەورە نیە بەڵام خەڵک لای دروست بووە کاریگەری هەبووە ئێمە دوو شوێنمانە یەک لە هایپەرمارکێتی سەفرا کە بەردەوام داشکانمان هەیە نەک لەسەر بابەتەکانی خۆمان لەسەر هەموو بابەتێک هیچ شەریکاتەکانی تریش بە تایبەتیش بڵین موادەکانی خۆمان داشکانمان کردووە ئەمڕۆ لە هایپەرمارکێتی سەفرا نزیکی 140 تا 150 داشکان کراوە لەسەر زەیتە ڕۆنە برنجە هەموو موادەکە لێرە لە پێشانگای نێودەوڵەتی بەهار 150 داشکان کراوە لەسەر موادەکانی خۆمان بە تایبەتی وەک برنج و دۆشا و وەک سەفرە بەیکەری سەمون و شیرەمەنی و هەموو جۆرەش کۆمپانیای هالە سەما بەشداریمان کرد لەم فیستیڤالە دەستخۆشیان لێکن لە ڕێخەرێن فیستیڤالە بەرهەمەکانمان بەرهەمی ناوخۆیی بەشداریمان کردو و کۆمپانیای هالە زیاتر بواری شیرەمەنیە و زایدەن خواردنەوەی مەڵتیڤیتامینمان هەیە قشتە و پەنیر و ڕاشی و پەنیر و بۆ بابەتی شیرەمەنیەکان زیاتر ناسراوی. کاگە دیبێستە لە کوردستانە لە بازاڕەکانی خۆمانە بابەتی خواردەمەنی زۆر بوون. ئێوە چۆن هاوڵاتی دڵیانکەنەوە لەوەی ئەو بەرهەمەی کە تۆ پێشکەشیانەکەی بەرهەمێکی کوالەتی باش و بەرهەمێکە کە هاوڵاتی سوودی لەوە. وڵاوەکو کۆمپانیای خۆمان ئێمە بەرهەمەکەمان زۆر ینی بە ڕێک پێشی خینە بازارەوە بەرهەمەکەمان لە ئاستی پاک و تەمیزیە ینی خاوێنیە زۆر دڵنیای لەوەی کە زۆر تەندروستە شکم هەموو ڕۆژ لە بەرهەمەکەمان کە ڕۆژانەوە ئینتاژەکەین و لە مختبەری خۆمانە دڵنیاین کە ینی 100% دەرەچێت جاخێتە بازاڕەوانێ بگات دەستی هاوڵاتی ئەوە خۆتان بەکاری خۆشمان لەلایەن تەندروستیەوە نمونە برێت بەردەوام مانگانە جارێ هەفتانە لە مختبەری حکومی بەرهەمەکە فەحسەکرێت شیاوە بۆ خواردن جایێتە بازارەوە خۆشمان ڕۆژانە هەموو ڕۆژێ بەرهەمەکەی خۆمان فەحسەکەین مختبەرمان هەیە لەناو کارگەری خۆمانە. ئێستا بەرەو مانگی ڕەمەزانە ڕۆین هاوڵاتیان ئەم بابەتی خۆراکیانە زیاتر بەکارێنن لە ڕووی نرخەوە چۆن نتوانن هاوکاری هاوڵاتیان بکەن کە بۆ گیرفانی هاوڵاتیش گونجاو بڵایمە تا ئەوی توانانی بێتمان لەلایەن خۆمانەوە هیچ نرخمان بەرز نەکەوێتەوە چەند لەسەر ئێمە زەختێکی سۆ دروست بۆ زوروفێکارتان خوڵقاوە ڕاستی ئێمە خۆمان بە تەمانی تا ڕەمەزانیش سعر بەرزکەینەوانێ وەری هاوڵاتی خۆرزانی گوزرانی خەڵک چۆنە و معاش و شتکەمە پێویستە لە ڕەمەزان زۆر جار نرخی هەندێشت بەرزە بێتەوە کە بۆ هاوڵاتی ڕەنگە ئەمە گران بێت. وڵی هەندێک بەرهەمێ لە دەرەوە بێت ئەوە چار نییە ناتوانین ئینسان دەستی تێ بخا بڵێم بەرزی ناکەمەوە چکم بەڵام هەندێک ئەوەی کە ناوخۆیە تا حدێک ئەتوانین ینی پشودرێژ بین لە بەرزکردنەوەیە. کۆمپانیەکەی ئێوە و بەرهەمەکانتان ئێوە لە چی پێک دێت؟ بەرهەمەکان هەمووی پاکەرەوەیە موادی پاکەرەوەیە موادێکی زۆر باشە بە کوالێتێکی بەرز من بە ماڵی خۆم بەکاری دێنم اینجای دەمە خەڵکیش ئەڵێم کاکە بە شەری بە کوالێتێکی بەرزەکە بە دڵتان نەبوو بێنەوە سەمنە موادانە هەمووی بەشەر دەم لە ڕووی کوالێتشەوە لە ڕووی تەندروستیشەوە هیچ زیانێکی نییە بە گرنگی دێنێ هەموو شەریکەیە هەموو شارەتی پاکەرەوەکان خۆی لە چی چێمێنێتەوە چەند جۆرتان؟ وەڵایی جۆرمان 21 جۆرمان هەیە تایەتیمان هەیە بۆ عادیە مەسەن تایەتێ تۆماتیکە فاسی ملەوەنمان هەیە بۆنی خۆشمان هەیە معتەری جەومان هەیە زایمان هەیە فلاشمان هەیە ئەمەی هەمووی تەندروستە یەک زیانێکشی نییە بە شەر گرنگی دێن بێت زۆر جار بەشێک لە خانمان کە ئەو بابەتی پاکەرەوە بەکارێنن ئەبیستین کە باز لەوە کرێ هەندێک لەو پاکەرەوەکان
کە لە بازار دەستیانەکەوێ ڕەنگە زیانی تەندروستیە بێ ئێوە تۆ چۆن ئەتوانی ئەو گرنگتیە بدەیت کە هیچ با بڵین زەرێک بۆ ئەو کەسێک کە پاکەرەوەکە بەکارێنی زەرێکی نا قسەکەجان ڕاستەکەی لە ڕووی کیمیایی هەر موادێک پاکەرەوە ئیسا ئافرەخانمان ئەڵێ با کەفی زۆر بێ یعنی زۆر کەفکە چەندێک کەفی زۆر بکە ئەوە کیمیایەکەی زەرێگەێنێ بۆ ئافرەت اینجا ئەو موادانێمە کەفی کەمە بەس بۆن و پاکەرەوەیکی بەقوتە چەندێکی هەر موادێکی هەموو منەزیفاتی پاکەرەوە ئەگەر بێت و کەف زۆر بکە مواد کیمیا بێ زیاتێک کە کیمیا زیاتیە کرد بۆ دەستیان بەکار یان بۆ تەندروست نییە بۆ هەناسەیان بۆ قوڕگیان فلاش ئەمانە گشتی ئەبێ کیمیای کەم تێکە مادەی کیمیای تێکرێ بەس بە نسبەی بە ڕێژەیەکی کەم ئێستا بەرەومانی ڕەمەزان ڕۆین پێداویستی هاوڵاتیان ڕەنگە زیاد بکە ئێوە لە ڕووی نرخەوە چۆن نتوانن یارمەتی هاوڵاتیان بدەن و ئایا پرۆژەی خێرخوازیشتان هەیە بۆ یارمەتیدانی و کەسانی کە پێویستیاتی ڕۆژانیان پێویستە بەڵێ وەکو نرخەکان بە وەنەی مانگی ڕەمەزانەوە ئێماتین ئەم بەشداریمان کردووە لەم معرەزە موادەکانمان لەگەڵ بازارە ئیستا و تایەتێکە بە 1970 ئێمە بە 6000 دەین لەبەرچی بڕادە ماڵەکانەوە هاوڵاتی سوودی لێبینێ ئەومانەیە بە 13000 لە سلێمانی ئەڕادە بە 11000 و تیر و پشکیشی بۆکەن ئەو غەسالە و شتانەیە بۆی دەرەچێت و زۆر تەبیعیە ئێمە بە معمەلی فێنکە لە هەولێرە دروستی شیری دەکەین 4 تاممان هەیەستا کاڵک لەگەر مۆز فەرەولە شوکەلاتە لەگەر ئایس کۆفیە شانم دەی ئەوانە یەکێک بزانم جۆرەکانی سەوە کاڵکە شیری بە تامی کاڵک طبعا ئەو بەرهەمە لە عێراق یەکەم معمەل ئەمە دروست دەکەین ئەو شیرە بەڵێ جاران هەر لە مستەورەت هەبوو لە تایلەند و لە ئەندونوسیا و لە ئەڵمانیا لۆماندێ ئستا ئێمە ئینتاجی دەکەین بەرهەمەکە لە عێراقە لە ناوخۆی عێراق بەڵێ لە هەولێر معمەلەکەمان لە هەولێرە لە ڕووی کوالیتیەوە تا چەند کوالیتەکەی بۆ بازاری ئێمە بۆ هاوڵاتی گونج بە نسبەی کواڵەتی بە نسبەی فەسمان کردیا ڕقم یەکە ئەوە لە ئەوەی کە لە دەرەوەی دێتەوە ئەوە باشترە بەڵێ لەبەر ئەوەی ئێستا ئێمە ڤیتامینش لەگەرە بۆ منداڵ و بۆ گەورە ئێستا ئێمە بەرەومانگی ڕەمەزانەچین هاوڵاتیان پێداویستی ئەم خواردنیان زیاد دەبێت تا چەند لە ڕووی نرخەوە گونجاوە بۆ هاوڵاتیان ئەوان کە لە دەرەوەی وڵات دێتەوە تقریبان قوتی سعری 1500 ئستا ئێمە کردمانە 1000 عدەدی سێتەکە سیە لە هەموو منطقەکانی کوردستان لە محافەزەکەی سلێمانیە لە دهۆکە لە هەولێرە لە کەرکووک لە مووسڵ چوینە بەغدا مرکزمان کرد الحەمدولیلا ئێستا گەیشتینە جنوبش تقریبا 2 محافەزەمان بەدەستە لە بەردەوامن ئێمە لە هەر محافەزە مرکزێکی داینێن بە ناوی شەریکەی ریڤەرە بەڕێزان ئەوەی کە بینیتان بەشێک لەو بەرهەمانە بوو کە لە فیستیڤاڵی بەهاری ساڵی 2022 لێرە کۆمپانیاکان و بەشێک لە کارگەکان بەرهەمەکانیان پێشکەشی هاوڵاتیانە کرد ئەوان باسییان لەوە کرد کە کوالەتی بەرهەمەکانیان بە زۆرێکە کە هەم لە ڕووی تەندروستیەوە گونجاو بێ و هەم لە ڕووی نرخیشەوە گونجاو بێ بۆ هاوڵاتیان بە تایبەتی کە بەرەومانگی ڕەمەزانە چین بەشێکی زۆر لە ئەو کۆمپانیانی کە بواری خواردەمەنین پێویستی ڕۆژانەی هاوڵاتیانە باسییان لەوە کرد کە هەوڵەدەین نرخەکان بە زۆری بێ لە مانگی ڕەمەزانە هاوڵاتیان بە ئاسانی بتوان دەستیان پێ بگات بەنامەیەم جارەی مایکی پێیان کۆتایی هات تا بەرنامەیەکتر و تەوەرێکی تر بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ